یەکەم تاقیکردنەوەی هێز لە کەرکووک بە یەکسان بوون و بێ گۆڵ کۆتایی هات. پارتی بارەگاکانی خۆی وەرنەگرتەوە، حکوومەتیش دیلی ڕێکەوتنەکانی پێشووترە. زۆرینە خایان دوای لە دوانەکەی عەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حیکمە سەبارەت بە ناسنامەی کەرکووک لە یەکێک لە کۆبوونەوە جەماوەریەکاندا کە کەرکووکی بە وەسف کرد نە عەرەب نە کورد نە تورکمانیە لەژێر ڕۆشنایی ئەوڕکابەریانەی کە لەسەر ناسنامە و جوگرافیا و نەتەوەی کەرکووک دەکرێن. ململانەکان لەسەرم پارێزگا دەوڵەمەند بە نەوتا بەردەوامە. لە ڕووی دەستپێکردنی بەرهەمێنان و هەناردەکردنی نەوتەوە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 96 ساڵ لەمەوبەر. دوای دۆزینەوەی یەکەم کێڵگەی نەوت لە ساڵی 1927 هەرچەندە هەموو عێراقیەکان مێژووی ئەو ئاگرە ئەبەدیە دەزانن کە لە کێڵگەی بابە گورگڕەوە 4000 ساڵ لەمەوبەر سەر هەڵدەدات پێشدۆزینەوەی نەوت لە نیوەی یەکەمی سەدەی 20دا. ئەمەش ئاماژە و نیشانەیەکی باش بوو بۆ سەرۆت و سامانی گەورەی شارەکە. ئەمبڵێسێش لە سەرەتای شۆڕشی کورد لە شۆستەکانی سەدەی ڕابردووە بۆتە سەرچاوی کێشە و نارامی و تەحەدا و ڕوبەڕووبوونەوە. هەرچەندە ناسنامەی نەتەوەی و ئاینی و تائیفی کەرکووک و میراتی جوگرافیەکەی بۆ ماوەی زیاتر لە 6 دەیەیە لە نێوان کورد و ڕژێمە جۆراوجۆرەکانی عێراق بەردەوامە تا ئەمڕۆ. بەتایبەت لە ساڵی 2005 کە دەستوری هەمیشەی عێراق دەنگی لەسەر درا و پەسەند کرا. دەنگدان لەسەر دەستور هەر لە سەرەتاوە ڕنگدانەوەی پەیوەندی دەسەڵات بوو کە ڕنگدانەوەی خاڵی نەرێنی بوو لە نێوان ئەکتەرە سیاسیە سەرەکیەکانی شیعە و کورد کە ئەوپەیمانی سەرەکی ئەمریکیەکان بوون و دیارترین ڕۆڵیان هەبوو لە ڕووخاندنی ڕژێمی سەدام حوسێندا. بۆمبەکە چۆن چێنرا. دەنگدان لەسەر دەستور بە ڕێژەی 1982 دەنگەکانی عێراق تێپەڕێنرا، بەڵام زۆرترین ڕێژەی دەنگ بۆ شیعە و کورد بوو. لەو شوێنەی کە عەرەبی سوننەی لێیە بە ڕێژێکی زۆر کەم نەبێت دەنگیان نەدا. ئەمەش لەسەر بنەمای ئەوەی کە شیعە و کوردەکان پایی سەرەکی ئۆپۆزیسیۆن بوون لە دژی ڕژێمی سەدام حوسێن و بە ئیرادەی دژبەیەک دەستوریان نووسی. هەرزوو کاتگرژیەکانی ئاشکرا کرد و تاقیکردنەوەکان دەستیان پێکرد. یەکەم تاقیکردنەوەش دوای هەڵپەیمانی شیعە و کورد کاتێک بوو کە ڕێکارەکانی جێبەجێکردنی مادەی 140 دەستور سەبارەت بە ناوچە جێناکۆکەکان لە نێوان هەرێم و ناوەند بە کەرکووکی شەوا دەستی پێکرد. ئەم مادەیە بە ڕێکەوتنی تەواوەتی کورد و شیعە نووسراوە. دواتر بوو بە بۆمبێکی تەوقیتکراوی کاتی دوای ئەوەی وادی دیاریکراو بۆ جێبەجێکردنی بەپێی دەستور تێپەڕێنرا کە دەکاتە ساڵی 2007 ئەو حکوومەتانەی لەو بەروارەوە پێک هاتبوون لە نمونەی حکوومەتی ئیبراهیم جعفەری و نووری مالکی تا حەیدەرابادی و سەرۆکوەزیرانی ئەمڕۆ ویان دەرکەوت کە ناتوانن ئەم مادەیە جێبەجێ بکەن چونکە جێبەجێکردنی بەواتای گەڕانەوەی کەرکووک دێت بۆ سەر هەرێمی کوردستان. هەرچەندە کورد کەرکووک بە قودسی کوردستان و پیرۆز ناو دەبات، بەڵام دوای پێشات و گۆڕانی فۆرمی هەڵپەیمانی سیاسیەکان بە تایبەتیش دوای ڕێفراندۆمی 2007 هەرێمی کوردستان هەڵپەیمانیە سیاسیەکان فۆرمێکی دیکەیان وەرگرت. بەمەش شارەکەی کردا چەقی ململانێ و ناکۆکیەکان لە ناو خودی کوردەکانیشدا. هەرەسی هەڵپەیمانێتیەکان لە ماوەی دەی یەکەمی پرۆسی سیاسی عێراق لە دوای 2003ەوە هەڵپەیمانی شیعە و کورد بە مێژووی پێناسە دەکرا بە پێچەوانی بوونی هێزە سوننە نیمچە پەراوێزخراوەکان جاچ لە سەراستی هاوبەشی لە بڕیاردانی سیاسیدا بێت یان دابەشکردنی دەسەڵات بەپێی سەنگی پەرلەمان. یەکەم و دووە هەوڵی عەرەبی سوننە کە گۆڕانکاریکی بەرچاوی هێنایەکایەوە ئەوە بوو کاتێک کارەبە سوننەکان سەرکردەیەکی ئەڵمانی شیعەیان هەڵبژارد بۆ سەرۆکایەتی لیستی هەڵبژاردنەکانیان، ئەویش لیستی عێراقی بوو کە لە هەڵبژاردنەکانی ساڵی 2010 توانی پلەی یەکەم بەدەستپێنێت بە 91 کورسی بەرامبەر 89 کورسی بۆ لیستەکەی مالکی. لەو ماوەیەدا ئەیاد عەلاوی لە لوتکەی هێز و شکۆمەندی خۆیدا بوو، بەڵام بەدەستێ وەردانی دەستور لەلایەن دادگای فیدراڵیەوە نەیهێشت عەرەبی سوننە حکوومەتێک پێک بهێن و ئەوان زۆرینەیە حکوومەتە بن، تەنانەت ئەگەر سەرۆکوەزیرانەکەی شیعەش بێت. دوای ئەم تاکە هەوڵە هەڵپەیمانیە سیاسیەکانی دیکە دەستیان بە داڕمان کرد، بەڵام بەپێی جۆر و ئاستەکانی دیکە. هەڵپەیمانی کوردستانی لە تاقیکردنەوەی ڕێفراندۆمی ساڵی 2007 شکستی هێنا. دوای کاردانەوەکانیش گەیشتە قۆناغی یەکتر تۆمەتبارکردن بە خیانەت لە نێوان هەردوو حیزبی سەرەکی پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەمەش سەرۆکوەزیرانی ئەو کاتی عەبادی دەستکراوە کرد تا ژمون و دەسەڵاتی ناوەند بگەڕێنێتەوە بۆ کەرکووک. لە ساڵی 2010 کاتێک هەڵبژاردنی پەرلەمان بەڕێوە چوو دابەشبوونی درێژخایان لە نێو هێزە سیاسیەکاندا دەستی پێکرد و بووە هۆی دابەشبوونی خودی شیعەکان دوایەوەی ڕەوتی سەدر لە هەڵپەیمانی نیشتیمانی شیعە چووە دەرەوە. ئەمەش کاریگەری لەسەر هەڵپەیمانێتیەکانی دیکە هەبوو، لەوانە هەڵپەیمانی سوننە و کورد لە قۆناغەکانی دواتر تا پارچە پارچە بوون لە نێوان هێزە سیاسیە جیاجیەکان تا مانگی ئۆکتۆبەری 2019 بەردەوام بوو تا ڕاپەڕینێکی گەورەی جەماوەری دژ بە تەواوی چینە سیاسی و دەسەڵاتدارەکان سەری هەڵدا. ئەم ڕاپەڕینە سەرڕای ئەو هەموو قوربانی دانەی کە دای تەنیا توانی بەشێکی هاوکێشەی سیاسی وڵات بگۆڕێت. گرنگترینیان هەڵوەشاندنەوەی ئەنجومەنی پارێزگاکان بوو و بەو پێی کەرکووک گیرۆدەی کێشەی نەتەوایەتی و تائیفی بوو
پێشتریش تەنها یەکجار هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی تێدا کراوە، بەڵام دوای بڕیارێکی دادگای فدراڵی ئومێد بۆ هێزە سیاسیەکان گەڕایەوە کە تێیدا ڕێگەیدا کۆتایی ئەمساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک بەڕێوە بچێت. بەمەش سەرجەم هێزە سیاسیەکان لە کێبڕکێدان کامیان زۆرتر کورسی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەدەست دێنن دوور لە بارەگای حیزبی. دوای سەرهەڵدانی ڕووداوەکانی ئەم دواییەی کەرکووک کە چەندین کوژرا و برینداری لێکەوتەوە، وەک هەمیشە وا نیشاندرا کێشەکە لەسەر بارەگایەکی پارتی دموکراتی کوردستانە کە پێشتر ڕووداوەکانی 2007 و بەرلەوەی سوپای عێراق بێتە ناو شارەکە بارەگایەکی ئەو حیزبە بووە. ئەو ڕاستە بڕیارەکەی محەممەد شیا سوودانی بۆ ڕاستکردنەوەی بارەگاکانی پارتی لە کەرکووک پێشتر لە وەرەقی ڕێکەوتنە سیاسیەکەدا بووە کە بۆ پێکهێنانی حکوومەت ئیمزا کرابوو، بەڵام لە پشتەوە فێڵێکی تر دەگوزەرا وەکەوەی چاوەڕوان دەکرات دەستکرا بە نیشاندانی هەڵوێستی جیاواز بە مەبەستی دابەشکردنی نفوزی کەرکووک بەپێی هاوسەنگی نوێی هێز کە جیاواز بوو لە ڕابردوو بە تایبەت دوای خۆراغی 2007 کە تێیدا پارتی دموکراتی کوردستان دەستی کرد بە بانگەشەی ئەوەی یەکێتی کەرکووکی فرۆشتە و بە خیانەت تۆمەتباری دەکرد. لە ئێستادا کە هەڵبژاردنە ناوخۆییەکان نزیکە و دەشێت زەمینە بۆ هەژمۆنی حیزبی و سیاسی خۆش بکات، لە هەڵبژاردننی پەرلەمانی داهاتوودا عەرەب و تورکمانەکانی کەرکووکیش ئامادەنین دەستبەرداری ئەو شتانە بن کە دوای هاتنە ناوەوەی هێزەکانی فیدراڵی بۆ کەرکووک بەدەستیان هێناوە. ئەمەش تا ڕادەیەک وای لێکردن هەست بە سەرکەوتن بکەن با پێچەوانی پارتی دموکراتی کوردستانەوە کە تا ئێستا نەیتوانیوە دەست بەسەر بارەگاکانیدا بگرێتەوە لەو شارە. ئەمەش یەکێکە لە هۆکارەکان چونکە پەیوەندیەکانی دەسەڵات گۆڕا و حکوومەتیش گیرۆدەی ڕێکەوتنەکانی پێشووترا. پێدەچێت لە ڕۆژانی داهاتوودا کاردانەوەی دیکەش ببینین.